بۆیە ئاگدار بن مسلمانان هەکەسێک سوکاتی بە یەک سەحابەی پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وسەلام ئەوە ڕاست ناکە لەوەی کە بڵێ پێغەمبەری خوام خۆش دەوێت ئەگەر خۆی بە سەید بزانێ ئەگەر خۆی بە نەوەی پێغەمبەری خوا بزانێ ئەگەر خۆی نازان بە کەسێک بزانێ کە ڕەچەڵەکی دەگەڕێتەوە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەک ئەوە کوڕی پێغەمبەر بی سەڵات وسەلامی خوای لەسەر بێت دژی هاوڵەکانی پێغەمبەری خوا بی سوکاتیان پێ بکەی جنێویان پێ بدەی ئیهانەیان بکەی یان بە کەمیان بزانی بزانە تۆ ڕاست ناکەی لە خۆشەویستەکەت بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چونکە ئەوانە خۆشەویست بوون لای پێغەمبەری خوا من سەب ئەصحابی هەر خۆی دەیفەرموو هەر کەسێک جنێو بە یەکێک لە هاوڵەکانی من بدا عليه لعنة الله والملائكة والناس أجمعين نفرتي خوا وملائكته هم خلقي لسر أو كسبت نفرتي خوا لو كسي كجنيو بيك هاولي بيغمبري خوا ددا عليه الصلاة والسلام بكمي دزاني طعني لددا شو كأوانا رضي الله عنهم خوا ليان راضي بو